ئاینی ئیسلام ئاینی هەوڵ و کۆش و ماندووبوون و قوربانیدانە. خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت: ئەلا ئین سلعة الله غالیە، ئەلا ئین سلعة الله الجنة. دەفەرمێت چاک بزانن ئەی خەڵکینە، ئەو پاداشتانەی لە لای خودای پەروەردگارن گرانبەهانە، بەقیمەتن. ئەو پاداشتانەش کە پێتان دەدات بەقیمەتن، بەهەشتەکەی خودای پەروەردگارە. یعنی بەهەشت بەقیمەتە و هەوڵ و کۆش و قوربانیدانی دەوێت بۆ ئەوەی بەدەستی بینی. و هەوڵی دەوێت لە عیبادەتکردن، لە خۆپاراستن لە تاوان، لە سەبرگرتن لەسەر ناڕەحەتیەکان، نوێشکردن، ماندیبوونی دەوێت. ماڵ پەیداکردن و زکات بەخشین ماندیبوونی دەوێت. و ڕۆژی گرتن برسێتی و شەکەتی تێدایە، هەوڵ و کۆشی دەوێت، قوربانیدانی دەوێت. حەجکردن بە هەمان شێوە، ماڵ و سامانی خۆی وڵات بەجێ دێڵیت، بە ماڵ و سامانی خۆی دەچیت، بە ماندیبوونێکی زۆرەوە لە پێناوی خودای پەروەردگار. و جیهاد و تێکۆشان لەسەروی هەموویانەوەیە کە لق و پۆپی ئیسلامە، قوربانیدانی دەوێت بە ماڵ و بەلاشە. ئەوجا بەو شێوەیە دەتوانین بەهەشت وەربگرین لە خودای پەروەردگار بەرامبەر بەو کار و کردەوانەی کە دەیکەین وەک پاداشتێک. ئەگەر نا هەرچی کار و کردەوەی مرۆڤەکان هەیە کۆی بکەیەوە، ناکاتە بەرامبەر بە بەهەشتەکەی خودای پەروەردگار کە هیچ کەس بە کار و کردەوەی خۆی ناچیتە بەهەشت. حتا پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم دەفەرمێت ئیلا بەڕەحمەتی خودای پەروەردگار نەبیت، ئەو عەمەلانەی کە ئێمە دەیکەین نابیتە بەرامبەر بەدەستینانی بەهەشتەکەی خودای پەروەردگار. ئەوجا خودای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت: إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. دەفەرمێت خودای پەروەردگار نەفس و لاشەی مرۆڤی کڕیە لە مرۆڤەکان بەچێ؟ بەرامبەر بەوەی کە بەهەشتیان پێدەبەخشێت. چ دەکەن ئەوانە؟ يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون. جیهاد و تێکۆشان دەکەن لە پێناوی خودای پەروەردگار، دەکوژرێن و خەڵکی دەکوژن، یعنی دەبنە قوربانی. بزانە قوربانیدان لە پێناوی خودای پەروەردگار هەوڵ و کۆشێکە کە بەو هۆیەوە خودای پەروەردگار بەهەشتەکان پێدەبەخشی. و ئەوڕۆ بەداخەوە دەبینین کەسانێک هەیە کە هەوڵ و کۆشش نادەن، یانیش زۆر زۆر کەمتەر خەمن، بەڵکو زۆر جار بووینە بارگرانیش بەسەر کۆمەڵگا و بەسەر کەس و کاریشیانە. جاری واشەیە دەبینی قسەی زۆر گەورە دەکەن و ئومێدیان زۆر گەورەیە، بەڵام هەوڵ و کۆش نادەن. ئەو کەسەی کە ئومێدی بەدەستینانی کەلوپەلی خودای گەورەی هەبیت کە بەهەشتە، دەبی هەوڵ و کۆشێکی چاچی بۆ بدات، نەک تەمبەڵ و تەوەزەل بیت.